ڕێگەی بەردەڕەش حەسەنی ڕێگایەکی نوێیە هەرزووە لە لای خەڵک بە ڕێگەی مەرگ ناسرا چونکە بەهۆی بۆ یاق نەکردنی ڕێگایەکە و یەکسایەتی و نەبوونی نیشانەکانی ئاگادارکردنەوە وەکو هەوڵەتیانیش دەڵێن ڕۆژانە ڕووداوی هاتوچۆی لێ دروست دەبێ. بە ڕێگاوبان لە قەزای بەردەڕەش بەڕاستی ئەمە دوو جۆرە ڕێگامان هەیە، یان ئەوە تا ڕێگای یەکسایدی زۆر قەڵەباڵغا بە ڕێگای مەرگ ناسراوە کیان ڕۆژانە ڕووداوی هاتووی لێ دەقومێت و ڕووداوی نەخوازای دەقومێت، یعنی ئەو لە مابینی هەردوو پارێزگای دووە کەولێر ئەو ڕێگا هەیە ڕێگاکی زۆر خراپە، ینی زۆر یەکسایدە زۆر قەڵەباڵغی لەسەرەوە. وڵی داواکاریمان ئەوەیە، ینی حکوومەت هاوڕێشی لەو ڕێگاوبانە بدە لەو منتیقەی خزمەتگوزاری زۆر کەم کرایە بڵێ نەکرای کرای بە زۆر کەم کرای، ینی لەو ڕێگاوبان بەنامەکە لەسەر ڕێگاوبانە ینی تەواو وێرانە ڕێگاوبانەکان. ئەکەڕاتی ڕێگاکان زۆر ناخۆشە بە تایبەت مەفرەق خێلەکیان و تاگات بۆ لای دۆکۆم لایەن ڕاستیان متەسێ و ناخۆشە چەند قوربانی لێکەوتووە مانای چ ڕۆژێک نەبێت دەعم لەو لایەنە نەکەوێ لە هەموو شوێنە تایبەت ئەلێرانش ناو قەزای بەردەڕی شێر دەعمە معەدەلێ داوا لە حکوومەتی هەرێمەکەی ئەم ڕێگاوبانەمان بۆ چاکەن واتە گەلێ قوربانی لێدراوە تایبەت خێلەکیان و مەنتیقەی خوارێش. ژووری ئەندەزیاری لە قایمقامی قەزای بەردەڕەش بە کەناڵی بادینانساتیان ڕاگەیان لەلایەن بەرپرس و ئەسەروی خۆمان لێم پرۆژەیەدا ئاگادار کردوتەوە لە پلان و بەرنامەکانیانشدایە بە زووترین کات ئەم بابەتەیان بۆ چارەسەر بکرێت. اینجا ئەم پرۆژەیە جگە لەوەی تاخیر بیە جگە لەوەی ینی تەواو نەکرایە هەندێک کەم و کورتی هەیە، یەک لەو کەم و کورتیانە ئەوەیە تاوەکو ئێستا ئەکتافەکانی چانەکرایە شۆلدەرەکانی چانەکرایە. اینجا و شۆلدەرەیە کە چانەکرایە شوفێر کە لادەدات سەر کەتفەکەی بە تایبەتی ئەوانەی کەژنا شارەزانە کابرا لە سلێمانیە دێتن لە هەولێر دێتن شارەزانیە و لەبەر ئەوەی ڕێیەکە ڕێیەکی زورورە و ماوەیەکی زۆر کورت دەکاتەوە بۆیە خەڵکە زیاتر هاموشوی بەسەر ئەو ڕێەیە. اینجا ئەوەی کە لاداتە سەر کەتفەکە لەبەر ئەوەی جیاوازیشی زۆر بەقەدر تقریبا 25 سانتیم لەگەڵ ئاسی شارعەکە ئاسی شەقامەکە جیاوازی هەیە بۆیە کابرا کە لادات سەر کەتفەکە ئەو شوفێرە لاداتن سیارە دەستی لێ دەستێنیتون و ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. ئەم ساڵ بۆ کورتکردنەوەی ڕێگەی هەولێر و دووهۆک ئەم پرۆژە بنیوە ڕۆی کرایەوە کە درێژای ڕێگایەکە 13 کیلۆمەترە و ئەمەش بووتە جێگەی دڵگرانی هاوڵاتیان. بەپێ ئامارێکی پۆلیسی هاتوچۆی قەزای بەردەڕەش لە ماوەی 5 مانگی ڕابردوودا لە سنووری قەزای بەردەڕەش 83 کەس بوونەتە قوربانی. محەممەد جەلیل، بادینانسات، قەزای بەردەڕەش.